دیمەنی ئەم منداڵانە لە نێو ئەو هەموو تەرمەدا کارەساتباری دۆخی دێرنای لیبیا نیشان دەدات. هذه جثث ضحايا الكارثة التي حلت على مدينة درنا. هەزاران تەرم لەسەر شەقامەکانن. خەڵکی شارەکە و تیمەکانی فریاگوزاری بەردەوامتەرم لە ژێر قوڕ و لیتەدا دەردەهێن و دەیگوازنەوە بۆ شوێنە وشکاییەکان. بە گوێرەی تەلەڤیزیۆنی فەرمی لیبیا تاوەکو ئێستا تەرمی نزیکەی 5900 کەس لە ژێر قوڕ و لیتەدا دەرهێنراون، بەڵام ئەو کەسانەی بە دوای تەرمەکاندا دەگەڕێن باسی ژمارەی زۆر زیاتر دەکەن. داوای هاوکاریتان لێ یەکەم. خەڵکەکەمان لە ژێر دار و پەردوودا. من درۆت لەگەڵ ناکەم. خەڵکی ئەم ناوچەیە هەمویان لە ژێر زەوی و دار و پەردوودا. 12,000 لاشەمان لە دوێنێەوە دەرهێناوە. لە دوێنێەوە خەریکم تا کارژمێنەوەی ئەم بەیانیە. هێشتا هەزاران لە ژێر زەویدا. ئەوانە هەمووی کەسی منن، دراوسێمانن، خۆشەویستمانن، هەمویان لە ژێر زەویدا. دەوروبەری دوو بەنداوەکەی دێرنا پێشتر نزیکەی 100,000 کەسی تێدا دەژێت. عەبدولمەنەم غەیتی سەرۆکی شارەوانی دێرنا قسەی بۆ کەناڵی عەرەبیە کرد و گوتی مەزەندە دەکەین لە نێوان 18 بۆ 20,000 کەس ژیانیان لەدەستدا بێت. لافاوەکە هێندا بەهێز بووە هەرچی لە پێشی بووە ڕای ماڵیوە. ساڵح عەبدولنەبی پەرلەمانتاری وڵاتەکە دەڵێت 35% شاری دێرنا بە تەواوی لە ناوچووە.